ئەو پرۆژانەی کە وەزارەتێک ئەیکا جێبەجێکات یاخود بەردەوامە لە تەواوکردنیان پێویستی بەوەیە کەەوە بەرهێن هەبێت یاخود بەڵێندەران هەبن. ئایا کێنەوانەی کە پرۆژەکان جێبەجێەکەن کە ئەی خاتە سەر پێی خۆی یاخود ئەو پرۆژێ تەواوەکرێ پێویستی بە دەستی کارە، پێویستی بە بەڵێندەرێکە، پێویستی بەوە بەرهێنێکە. ئێمە میوانداری دکتۆر سەرۆت زەیمان کردووە کە سەرۆکی لقی هەولێریەکێتی بەڵێندەرانی کوردستانە لە سلێمانیەوە لەگەڵمە. دکتۆر سەرۆ سڵاو لێبێ، لە هەولێرەوە تو لە سلێمانیەوە لەگەڵمی. پێش هەموو شتێ پیرۆزبایی سەری ساڵت لێ یەکەم، پێمان بڵێ مادەم ئێوە گەشتوونەتە سلێمانی، کارەکانتان چۆنە لە هەولێر و لە سلێمانی چۆن بەڕێوە چووە؟ بەڵێ زۆر سپاس پێشەکی بۆ دەرفەتە ساڵی نوێ لە هەموو خەڵکی کوردستان و لە تۆ لە گشت کارمەندانی کەناڵ 24 پیرۆز بێت. ئینشاءڵڵا سارێکی خێر و خۆشی دەبێت بۆ هەموو خەڵکی کوردستان و ئاوادانکردنەوەی کوردستان. طبعاً وەکو لە ئەوەی کە هاتبوو لە گرافیکەکەی ئێوە شتێکی ڕێکوپێکتان دروست کرد بوو بەنسبەت پرۆژەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە و براو دۆستم کاک دکتۆر ئاگرین تیشی خستە سەر زۆربەی زۆری ئەو خاڵانەی کە لە وەزارەتەکەیان پرۆژەکان چۆن جێبەجێ دەکەن. ئێمە بە شێوەیەکی گشتی پرۆژەکان لە هەولێر و لە سلێمانی پرۆژەی بەردەواممان هەیە کە لە کاردان و پرۆژەمان هەیە لە سایە کابینەینۆ بە سپاسەوە تەواو کراون بە پێی پێویست گژمەیان بۆ دیاری کراوە لە هەولێر لە سلێمانی لە هەموو شارەکان. پرۆژەشمان هەیە دەمێکە وەستاوە لە هەوڵداین لەگەڵ حکومەتیش لە هەوڵدایە کە ئەو پرۆژانەش تەواو بکە، بەڵام ئەوەی جێی باسە کە جێی پەنجەی کابینەی نۆ دیارە لە ئیشەکانیان بە سەرۆکایەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسعود بارزانی کە هەوڵ و تەقەڵایەکی زۆری داوە کە ئەو پرۆژە استراتیجیە گرنگانەی ڕێگاوبانەکانی هەموو شارەکان بە تایبەتی لە دەڤەری وەکو کاک دکتۆر ئاگرین باسی کرد دەڤەری سلێمانی کە سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان و هەموو ئەو ناوچەیە کە تۆڕی ئاوادانکردنەوەی تێدا تۆزێک لە پاش بوو، هەوڵێکی زۆر درا کە پرۆژەیەکی یەکجار زۆر لەوێ جێبەجێ کراوە و هەندێک شماوە جێبەجێ بکرێ و هەروەها لە هەولێریش لە درۆک دوو پرۆژەی استراتیجی گەورە ئەوەی ڕێگای هەولێر دۆشیان کردووە، ئەوە ناو هەولێریش پرۆژەی گەورەتریش کراوە جگە لە وەزارەتی ئاوادانکردنەوە وەزارەتی شارەوانیش 150 مەتری بەشێکی قۆناغەکان تەواو کراوە، یعنی لە وەزارەتی کشتتوکاڵ زۆر پۆند و بەنداو کراون و هەروها لە خۆی وەزارەتی ئاوادانکردنەوە و وەزارەتی شارەوانی ئەوەی باشە کە تۆزێک لە بودجەی خۆیان هەیە. بۆ نمونە ئەوەی کە وەزارەتی ئاوادانکردنەوە باسمان کرد کە 330 لە بودجەی وێزگەکانی چێش بەکاردێنەوە و هەروها وەزارەتی شارەوانیش ئەوەیان هەیە کە چەند ملکێکیان هەیە چەند شتێکیان هەیە کە واریدێکیان بۆ دێتوانن چەند پرۆژەیەکی پێ بکەن. باشە دکتۆر، هەم خەڵک چاوی لە ئێوەیە کەی پرۆژەکان تەواوکەن، هەم لەلایەکی دیکەشەوە حکوومەتیش هەر چاوی لەسەر ئێوەیە بزانێت کەی پرۆژەکان تەواوکەن. ئێوە چاوەڕێی چیەکەن؟ ئێوە چیتان پێویستە؟ چاوتان لە چییە کە هەتان بێ زیاتر بۆی پرۆژەکان هەرچی زووترە تەواوکەن؟ ئێمەش چاومان تەبعەن چاومان لە حکوومەتێکە گوژمەی دیاریکرا وەکو دکتۆر ئاگرینش باسی کرد کاشمان بۆ دابین بکرا بۆ تەواوکردنی پرۆژەکان. تەبعەن کە حکوومەتی هەرێمی کوردستان درێغی نەکردووە بە پێی پێویست کە بودجەیانە دەست بێتن توانیویانە بۆ ئەو پرۆژانەی کە ئەو لەوێتیان دایتێ یان دەکرێت تەواو بکرێ بۆیان دابین کردوین. ئێمە هەوڵ و تەقەڵامان لەگەڵ حکوومەت لەوە دەکەینەوە کە دەست ناو دەست ئەوان ئەگەر بودجەی تەواومان بۆ دیاری بکەن ئێمە گشت پرۆژەکان بە کواڵیتیەکی چاک بە ماوەیەکی کەم جێبەجێ دەکەین و دەست ناو دەست کوردستان ئاوادان دەکەینەوە. جێگەی باسە ئەوەی کەشایانی باسە لێرە ئەوەیە کە کابینەی نۆ لە وەختێکی زۆر سەخت
هات ئەوە بوو کە قەیرانێکی ئابووری بەرەوشی کوردستانی گرتبەوە لە بەرچەند هۆیەکی کە ناسراوە لای خەڵکی کوردستان ئەوەی شەڕی داعش و هاتنی 2 ملیۆن ئاوارە و دابەزینی نرخی نەوت و ئەوە بوو دوای ئەوە کە هات لەسەر پێی خۆی ڕابوەستێ کوردستان پەتای کۆرۆناش کاریگەرەیەکی زۆر نەرینی کرد لەسەر بەردەوامی پرۆژەکان و جوولەی بازرگانی لەگەڵ ئەوەش ئێمە دەبینین کە کابینەی نۆ چەندین پرۆژەی چاچی کردووە کە شایانی باسە کە باسی کەین لێرە وەکو باستان کرد کە 144 پرۆژە تەواو کراوە لە وەزارەتی ئاوداکردنەوە چەندینی تریش لە وەزارەتەکانی در تەواو کراون یعنی ئێمە دەبێ ئەوە بەڕوونی باسکەین بۆ خەڵکی کوردستان کەەوە کابینین و هەوڵ و تەقلایکی زۆر دەدا کەەوە ئیشی هەرچەندە باری ئابووری سەخت بوو ئێستاش سەختە دەیەوێت تێیپەڕێنێ و ئێمە هیوامان وایە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا ڕێک بکەون دوای ئەوەی کە دوای ڕێککەوتنەکە ئەبوو جەبێ لە بەغداوە کاشمان هەبێ ئەو دەتوانین زۆربەی زۆری پرۆژەکانی ماوە هەمویان تەواو بکەین ئەوانەی لە پلاندانا ئەوان تەواو بکەین و پرۆژەی دیکەش بکەین و پەنا بخوا. باشە دکتۆر ئەو پرۆژانەی کە بینیمان وەزارەتەکان جێبەجێیان کردووە ئەی ئەو پرۆژانە ئایا هیچ ئامارێکتان لایە کە ئێوە جێبەجێیەکەن و ماوە تەواو بکرێت بە ئامار بێ بەڕێژە بێ پێمان بڵێ؟ بەڵێ وەکو باسمان کە پرۆژەکان زۆرن لە وەزارەتەکان و جێگاکانی زۆرن دەتوانین ئێمە بڵێن شی بکەینەوە ئەمانە بۆ نمونە ئێستا لە پارێزگای هەولێر ئەمە بودجەیەکمانەیە پێ دەڵێن پەرەپێدانی پارێزگەکان پەرەپێدانی پارێزگەکان کەەوە 6 ملیار دیناریان بۆ هاتبوو کە تەرخان کرابوو لای حکوومەت زۆربەی زۆری پرۆژەکانی تازەی نوێیان جێبەجێ دەکرد چەند پرۆژەیەکی کۆنیشان تەواو کردووە بە سوپاسەوە لە هەولێر و هەروەها لە شارەکان تیش طبعاً ئەمە چەند بودجەی جیاجیامان هەیە طبعاً بودجەی وەبەرهێنانمان هەیە وەبەرهێنانی وەزارەتەکان پێدەێن ئیستیثماری ئەوە حکوومەت ئەوە بودجە گەورەکەی حکوومەت بۆ وەزارەتەکانی دابین دەکاتن و هەمانە بودجەی ئاسایی بۆ خودی وەزارەتەکە یان ئیدارە سەربەخۆکە و هەمانە پێی دەڵێن بودجەی پەرەپێدانی پارێزگەکان لەسەر هەموو ئەو بودجانە پێشتر چەند پرۆژەیەکمان هەبووە لە کابینەکانی پێشتر کەوا باری ئابووری حکوومەت خراپ بوو چەند پرۆژەیەک وەستا بوو ئەویش معلومە لای ئێوە و لای خەڵکی کابینەی نۆ کە هات هەندێک لەو پرۆژانەی تەواو کرد و چەندین پرۆژەی نوێشی کرد دەتوانین بڵێن کابینەی نۆ تاوەکو ئێستا لە شاری هەولێر لەوانەیە دەوری 500 پرۆژەیەکی جێبەجێ کردووە 500 هەتا 700 جا پرۆژەکانیش بە قەبارە هەمانە بچووک و هەمانە گەورە بەڵام دیارە پرۆژەی استراتیجی وەکو ئەو ڕێگا و بانانەی و هەروەها پۆند و بەندا و وێزگەی کارەبای گەورە و زەبەلەح و چەند وێزگەیشی لە کارەباش جێبەجێ کردووە لە تەندروستی هەنگاوی ناوە لە گشت وەزارەتەکان دەتوانین بڵێن جگە لەوەی کە ئەو شەفافیەتی کە دەستی پێکرد لە بۆ ئەوەی کە دوو ڕاتبی دوو موچەیی نەمێنێ و لە کاروباری کۆمەڵاتی و لە وەزارەتی پێشمەرگە ئەوانش شتێکی بەرچاو و دیارە یەکێکە لە ئینجازەکانی کابینەی نۆ کە لەوەتی هاتووە حکوومەت هێرم. بەڵێ دکتۆر سەرۆتزەی سەرۆکی لقی هەولێری یەکێتی بەڵێندەرانی کوردستان زۆر سوپاس کە لە سلێمانی و لەگەڵمان بووی.